ئەمڕۆ 9 ساڵ تێدەپەڕێت بەسەر تیرۆرکردنی زانایەکی گەورەی شاری هەولێر، زانایەکی حەقبێژ و چاونەترس و دلێر و بوێر، دژ بە زوڵم و ستەم و نەعەدالەتی لە خزمەت دین و ژینی میلەتی خۆی بوو. دکتۆر مەلا وشیار ئیسماعیل کە پێشنوێژ و تارخوێنی مزگەوتی عومەر بن دیان بوو، لە شەوی 22 لەسەر 23/11 بە دەستێکی چەپەڵ و نەگریس و پلان بۆدا ڕێژراو لەبەر دەرگەی ماڵی خۆی شەهید کرا و خەڵتانی خوێن کرا بەناحەق. هیچ پاساوێک نەبوو بۆ تیرۆرکردنی. وما نقموا منهم إلا أن يؤمنوا بالله العزيز الحميد. دوای ئەوەی دوو تاوانبار دەزگیر کران و دانیان بە تاوانەکەیان دانا، حکمی ئیعدامیان بۆ دەرچوو تا مردن. بەڵام ئەوەی جێگای داخە و نیگەرانیە تا ئێستا ئەم دوو تاوانبارە ئیعدام نەکراون و خزمەت دەکرێن. ئەوەش جێگای نیگەرانی و نەعەدالەتیە و پێچەوانەی شەرع و یاسای خوای گەورەیە کە خوای گەورە دەفەرمێ وەلەکم فی القصاص حەیات یا ئولی الئەلباب لعلکم تعقیلون. پێویستە قاتل بکوژرێت بۆ ئەوەی ژیان بەرپا بێت و کەسی تر جورئەت نەکا کەس بکوژێتن. سوورین لەسەر ئەوەی دەبێت بکوژان سزای خۆیان وەرگن و ئیعدام بکرێن و ئەو بڕیارە جێبەجێ بکرێتن و تەنفیز بکرێتن.